خۆی ئەزمەڕ و گۆیژە بەستیەکانی سلێمانی ناوبانگی دەرکردووە یەکێکە لە هەرە ئەو جوانیانی کە لە سلێمانیایە بەداخەوە بەهۆی کەم تەرخەمەکان بەهۆی لێنەپرسینەوە بەهۆی ئەو ڕێکارانەی کە پێشتر دەبواە بژیرایەتە بەر هەر ساڵەی بەشێک لە ئەزمەڕ و گۆیژە ئەسووتێ. ئێمە یاسایەکی زۆر جوانمانەیە ژمارەدەی ساڵی 2012 دارستان ئاماژە بە کۆمەڵی ڕێنماییەکە. یەکێک من حەزەکەم کە قسەی لەسەرکەم ئەوەیە دەڵێ هیچ شوێنێکی نیشتە جێبوون یاخود پیشەسازی یاخود هەر کارێک کە لە نزیکی دارستانەکانە دروستەکرێ نابێت لە 500 مەتر بڵێ نزیکتر بێ و هیچ ئاگرکردنەوەیەک نابێت لە 200 مەتر نزیکتر بێ لە بڵێن دارستانەکە. ئێمە لە ئەزمەڕا بەشێک لەو پرۆژانە کە ئێستا لە پشتمانەوەن ئەسڵەن نەک دوور نییە کەوتونەتە ناو پرۆژەکە و بەشێک لەو گەشتیاریانی کە سەردانی ئەزمەڕ و شوێنەکانەکەن لەوێ کەبابە برشێ بۆ نمونە ئاگرە کرێتەوە بۆ نمونە نێرگەلە ئەکێشریەکەواتە بەداخەوە تا ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانە نەک یاسایەکی باشمانە ئێمە کار بە یاسای دارستانیش ناکەین کە خلان دێ خەڵک بواچە کە ئەڵی یاسای دارستانی تر پێی وایە هەموو شتێ بێ بۆ نمونە بێسەرەوبەرە بێ. بەڵام یاسای دارستان لە هەرێمی کوردستانی خۆمانە کۆمەڵێ ڕێکاری زۆر باش و توندی دیگرتووەتە بەر ئەگەر جێبەجێ بکرێ من لەو باوەڕێیان هیچ بستەخاکێک لە هەرێمی کوردستانە نە ئەسووتێنرێ نە مەترسی لە ناوچوونە بێ.